قەرەبووکردنە کەچ و ژنێن ئێزدیێن ڕزگاربوویش دەستێ داعش و دەرباسکردنا وان ژە ژیانە ناوا کەمپا بۆ خۆشگوزەرانیە و چارەسەرکردنا وان دە پرۆژە یاسایە ژنێن ئێزیدا هەتیا ئەوە کوژلایەتی مایکەتیان نیشتیمانی کوردستان بەغدا بە ڕەوانەیە جڤاتە نوێنە العێراقی هاتیەکردن و هاتیە پەسەندکردن. جڤاکە ئێزدی بگشتی و ڕزگاربوویان دەستێ داعش تایبەتی دڵخۆشکردینە. براسي ئەو تشتێکی گەلێکی باش بوو هەکە چێبووش ناجیاتەرە و خواستنش مجتمع ئێزدی کامرە يعني ابني بوه نيجي هفت صالات تنها يعني طلبة بحقي خود كر وتنها احتراف بينها بيكرن ويعني قالك تشتكي باجوك احتراف بها تكرن ووضعنا جياتا غيري ان شاء الله بشتي بك مادوي مثلا ام سوباسياوي تكن اف قانون داني واف قانونش مره بيتا تبديد كرن اجبر اف حقوقي ما لازم ام بقى هنا حقوقي ڕێکخراوێن تایبەتمەند ژنان ژیڤا لەسەر چاوانیا جێبەجێکردنا ڤی پرۆژەی کار دەکەن. بڕاستی ئەف بریارە ئەم بینین گەلک بریارەکە گرنگە کو تێدا دێ هەموو مافێت ژنێت ڕزگاربووی تێدانا ئەجوانە قەرەبۆکردنا مادی و معنەوی دیسا ینی چارەسەرکردناوانش ئالێ دەرونیڤە و هەر تشتێکی گریدای ژیانەوانڤە ئەدوی یاساییدایە. هیویامە ئەوە ئەنو نەبەستنێ ینی وەکی گوتی موافقە سەر هاتەکردن کو ئەف بریارە و هەموو بەندێت vê yasayê bend yanî her xaleke tê de bête bê cêbecêkirin û planeke mûkim bête danan ku û dîvçûn jî hebitin ku çawa ev yasayê bête yanî cêbecêkirin. Êkemîn cara projeyekê ji vî corî ku têda hemû mafên rizgarbûn taybet û êzdiya giştî li civata nûnerên Iraqê deng ser bête dan û li gor gotina êzdiya umêdeke ji bo wan. Şêrwaxedir Kursad News, Komelgeha Şariya.